بەڵێ سڵاوتان لێبێتن دیارە ماوەی 2 مانگ و 20 ڕۆژە کارمەندانی ژینگە پارێز لە ئیداری سۆران موچەیان وەرنەگرتووە بۆ هۆیەوە مانیان گرتووە لە کارەکەیان ئەمڕۆ 3 ڕۆژە لە ئیدارەی سۆران لە سنتەری شاروە لە کوچە و کۆڵانەکان زبڵ و خاشاک فرێنە دراوە ئەمە شوای کردووە کەوا زبڵ و خاشاکێکی زۆر کۆ ببێتەوە کەی بینن لێستایرە ئەمە یەکێکە لە بازاڕەکانی سۆران کەوا زبڵێکی زۆری تێدا کۆبۆتەوە 3 ڕۆژە کە زبڵ فرێنە دراوە کارمەندانی ژینگە پارێزمانیان گرتووە تاوەکو ئێستاش کێشەکەیان چارەسەر نەکردووە دیارە هۆکارەکەی ئەوەیە کە کۆمپانیا تاوەکو ئێستا پارەی پێنەداوان ئەوانیش ئاماژە بەوەدەن کە پارەی پێویستیان لە بەردەستدانە ئەمە وای کردووە کە زبڵ و خاشاکێکی زۆر لە سەرجەم کوچە و کۆڵانەکانی ئیداری سۆران کۆ ببێتەوە بە تایبەتی لە سنتەری شار لە کاتێکدا سۆران کە ناوچەیەکی گەشتیاریە بەڵام کە ئەبینی کوچە و کۆڵانەکانی هەمووی بە زبڵ و خاشاک پیس بووە کۆڵانەکانی هاوشێوەی بازار زبڵێکی زۆری لێکەڵەکە بۆ من هاوڵاتیەکم لەلایە قسەم بۆ ئەکاتن سەبارەت بەم دیمەنەی کە لە نێو کوچە و کۆڵانەکانی داری سۆران کە دیمەنێکی ناشرینی پێبەخشیوە سڵاوت لێ بێتن ئەم زبڵ و خاشاکە تا چەندە کاریگەری لەسەر هاوڵاتیان هەیە بۆ باری تەندروستیان توشببوونیان بە نەخۆشی سەرتا سڵاو لێوە بەڕاستی و دیمەنێک کە ئێستا بینین دیمەنشی زۆر ناشرین و زۆر بێزارکەرە ئەوەی کە ئەمە بیڵێم باسی کەم لێرە بەڕاستی کارمەندانی پاکەرەوە شایستی ئەوە نەکە زۆرترین خزمەتیان بکرێ و موچەیەشی باشیانە بژێوی ژیانیان بە تەواوی دابین بکرێ بەڵام بەداخەوە لە وڵاتەکە بینین هەر ڕۆژە و لە شارێک بایکۆتی ئەوە ئاکرێ کە کارمەندانی پاکەرەوە کارەکانیانەکەنەویش بەهۆی بژێوی ژیانیان کە موچەکانیان دابین ناکەن ئەو کۆمپانیانەی کە بەرپرسن لەو کار و بارانە بەڕاستی بەداخەوە ئەوەی ئەمەوێ بڵێم کاتەکە بێرە دادەی جگەلەوەی کە دیمەنشی زۆر ناشرینی هەیە بەڕاستی بۆنێکی زۆر بێزارکەری هەیە زۆر ناخۆش ئێستا تەماشاکەین خەڵکێ بین بەیانیان شەو بە درەنگان خەڵکە بینی بە ئۆتۆمبیل دێ زبڵ و خاشاکی ماڵی دێنێتە ئێرە بۆ دێنێرە هاوڵاتیان ئەوانیش هاوشەوەی بازار فرێ نادرێن بەتاکید ئێمەستا خۆمان لە ماڵەوە وەڵی لە ماڵەوە بەردەم حوشەی ماڵەکەی خۆمان پڕە لە زبر و خاشاک نازانانی فڕێدێنە کوێ ئێدێنی ئێرە خراپتر نازانین شوێنێکی وای لێ نییە کە بتانی زبر و خاشاکەکەی بۆ بێ ئەوەی کە پێویستە ئەوەیشی حکوومەتە کاری حکوومەتە پێویستە موچە و بژێوی ژیانی ئەو کارمەندانە دابین بک بەڕاستی ئەرک و کاری ئەوان ئەوەندە زەحمەتە ئەوەندە ناخۆشە هیچ کەسێک نیە لە وڵات ئەو کارە بکە ینی لە وڵات یەکەم تەرخەمیەکەی بۆ بەرپرسانی شارەگەڕێتەوە لە کاتێکدا بینی لە بازار هەمووی پارە لە کاسبکار وەرەگیرێ بۆ فڕێدانی زەڵ ئەزانی مەسەلەی کەم تەرخەمی لە بەرپرسان بە تاکیدەوە بەرپرسان لەو وارەدا کەم تەرخەمن بەڵام ئێمەشۆ خۆمان هەر کەم تەرخەمین هەر بەڕاستی چەندین ساڵە لەوەتی هەینە هەر بەو شێوازە قبولمان کردووە ئیدیجا گلەی زیاتر لە چیەکەی نازانی ئینسان گلەی لە میلەتەکە بکەیان لە کار بەدەستەکان بەڵام بەڕاستی ئەوەی کە ئەمەوێ گرینگە باسی کەم دابینکردنی ژیانی ئەو کارمەندانەیە بە باشترین شێوە حەزەکەین چونکە بەڕاستی ئەو کاری ئەوانەیەکەن کارێکی زۆر گەورە و مەزنە زۆر سپاس بەڵێ دیارە کارمەندانی ژینگە پارێز سەرڕای ئەوەی کە ماوەیەکە موچەیان پێنەدراوە هەروەها موچەکەشیان کەمە خۆیان موچەیەکی شایستەیان پێنادرێت سەرڕای ئەوە چەند مانگێک زارێکیش کە موچەکەیان پێنادرێتن ساڵانە ئەم گرفتە لە ئیداری سۆران دووبارە ئەبێتەوە ساڵانی ڕابردووش هاوشێوەم ساڵ کە بەهۆی پێنەدانی موچەکانیان هەمان گرفت دووبارە بۆتەوەمەش هۆکارەکەی زیاتر بۆ کەم تەرخەمی بەرپرسانی شار ئەگەڕێتەوە کە سەرڕای ئەوەی سەرجەم دوکاندارەکانی سۆران بە ناوی زبڵ و خاشاکیش مانگانە بڕێک پاریان لێوەرەگری بەڵام لە هەمان کاتدا هەمان گرفت دووبارە ئەبێتەوە پێنەدانی موچە بە کارمەندانی ژینگە پارێز کە بەهۆیەوە زبڵ و خاشاک لە سەرجەم بازار و کوچە و کۆڵانەکانی شارکۆ ئەبێتەوە سیمای شار ناشرینەکە هەروەها نەخۆشیش بە دوای خۆی دادێنێ بەڵێمە تەواوی زانیاریەکان بوون لە ئیداری سۆران.